بەڵازانمان دەچینە لای تەوری دوی بەرنامەکەمان باز لەوە دەکەین کە ڕێکخراوێک ئەمیشەو بەردەوام لە پارێزگای هەڵەبجە کۆمەکی و هاوکاری پێشکەش بە نەخۆشانی گورچیلە دەکات لە هەموو کات و ساتێکدا لە هەموو وەرزێکدا بە تایبەتی تر لە ئێستادا کە قەیرانی دارایی هەیە موچە دوا دەکەوێت یاخود گرفت لە موچەیە هەیە هاوڵاتیان نیگەران و کێشەیەکی دارایی ئێجگار زۆر لە هەرێمی کوردستان هەیە نزیک دەبێتەوە لە 2 مانگ موچە خۆران موچیان وەرنەگرتووە زۆر شتی دیکە لەو بارەوە ئەمانە ساوند بە کۆمەکی و هاوکاریکردن بە شێوازی جیاجیا چ مادی بێت چه هاوکاری دەرمان بێت چ ڕێنمایی بێت چه ئاسانکاری لەوانێ بۆ نەشتەرگەری بێت دەمە زیاتر زانیاریەکان لە بەڕێز کاک ئاریان عەلی سەرۆکی ڕێکخراوی گورچیلە پارێزانی کوردستان وەردەگرین بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ کارمان لە هەڵەبجەوە لەگەڵمانە کاک ئاریان سڵاوی خوا لەبێ سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە بەڕێست و لە کارمەندانی بیسەرانی کەناڵە جوانەکەتان زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە بۆ جاری دووەم کە باس و خواستی کێشە و گیر و گرفتەکانی نەخۆشانی چاندنی گورچیلە لە هەرێمی کوردستانە باس دەکەین ئینشاءڵڵا. پشتیوانی خوا. کاگەرم دەمەوێت دەستپێک باز لەو ڕێکخراوەتان بکەن. ینی ئەوەندە نەخۆشانی گورچیلە زەرورن پێویستیان بەوەیە کە ڕێکخراوێک بێت داکۆکیان لێ بکات و بەدەمەوە بەدەمی ئەوانەوە بچێت چ لە نەخۆشی بێت چ بابەتی مادی بێت باز لە ڕێکخراوەکەتان بکەی کەمێک کاگەریان فەرموو. زۆر سپاس. حتمما کاک دانیار حتمما نەخۆشانی گورچیلە ئەوانەی کە چاندنی گورچیلەکەن لە هەرێمی کوردستانە کولفەیەکی زۆریان تێچێ ئەویش بریتێ لە 4 دەفتەر دۆلار ئەمە بە کەسێک و دوو کەسێک و عایلەیەک و هەڵناسوڕێ دوای ئەوەش ئەم نەخۆشانە حتمما تا بەردەوامی ژیانیان ئەوێ دەرمان بەکاربێنن دەرمانیش لەم کات و ساتەیە خۆتان نەزانن موچەکە چیلیا هاتووە با بڵێن نەخۆشانی گورچیلەش بە دەرنین لەوەی کە عیلاجیان دوا ئەکەوێت نیسبەیان لە بەغداد و یەتە هەرێمی کوردستانەوە ئێمەش یەکێکین لەوانەی کە کێشە و گرفتی بە تایبەتی دەرمانمان هەیە ئەو دەرمانانش کە ئەمەوێ لێرەوە ئاماژەی پێ بەم 11 مانگە ڕاستەیە بەڵام ناوە نیسبەی کەمە حەبێکمان هەیە نەخۆشەکانمان کە ڕۆژانە بەکارێنن پێڵەن حەبی پرۆگراف ئەمە 11 مانگە نەخۆش لە بازاری ڕەشایکرێ بەداخەوە نەخۆش مانگانە پێویستی بە 150 دلار هەیە جگە ئەوەی کە فەحس و فەحسات و مەسروفاتی ژیان با بڵێن کرێ خانۆکەوێتە سەرێ و نەخۆشانەمان و نابێ سەرما و گەرمایان ببێ و نابێ ئیش و کار بکەن وەرە نەخۆشێکە هیچ بڕەموچەیەکی بەداخەوە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە نەبێ بارودۆخی نەخۆشانی گورچیلە زۆر قورسە ینی بەڕاستیەکەی ئەستەمە لەم کاتەیە کە بتوانی کە نەخۆشانی گورچیلە بەردەوام تۆ عیلاج بکریت و ینی کری با بڵێن کری خان و یان کری هەر شتێکی ئالە بابەتانەوە بەسەر بێ بەداخەوە نەخۆشانی گورچیلە بارودۆخیان زۆر ئەستەمە و قورسە لەم کات و ساتەیە. زۆر باشە کاک ئاریان ئەو کەسانێک کە سەرجانی ڕێکخراوەکەی بەڕێستان دەکەن ئایا تەنها بۆ لایەنی مادی سەرجانتان دەکەن یان ڕێکخراوەکەی ئێوە چۆن دەتوانێت خزمەت بە نەخۆشانی گورچیلە بکات؟ دادەخان خۆی و کەسانی کە زەرعی گورچیلەیەکەن حتمما لای ئێمە فۆرمێکیان بۆ پڕێکرێتەوە هەوەی تایبەتیان بۆ کرێت لە ڕێکخراوەکەمان شەد نییە با بڵێن هاوکاری مادی بێ ئێمە ڕێکخراوەکەی ئێمە حتمما لەقی لە شارەکانیش ئەمە ئاماژەی پێ بکەم و ئەو نەخۆشانەی کە لای ئێمە فۆرم پڕەکەنەوە لە هەموو ڕێکەوە هاوکاریەکرێن لە ڕێی ئێمە پردێکی پەیوەندین لەگەڵ سەرمایەدار و خێرخواز و ڕێکخراوەکانی هەموو شارەکانی هەرێمی کوردستانە بەڵێ لە هەموو ڕێکەوە هاوکاریەکرێن شەد نییە مادی بێ. زۆر باشە ئەو ڕێکخراوەی کە هاوکاری پێشکەشی با ڕێکخراوی بەڕێستان کردووە باسێکی ئەو ڕێکخراومان بۆ بکەیت وە پێشکەشکردنی هاوکاریەکە چۆن بۆ وە ئەگەر لە ڕووی دارایی و مادیەوەیە چەندێک بووە؟ بەڵێ بەبەست و گشتیە ڕێکخراو گشتیەکان با بڵێن ئەو ڕێکخراوی کە بە بەڕێستان هاوکاری وڵایی شەر نییە هەر ڕێکخراوەکەی ئەمە لێرەوە دەستخۆشی لە هەر سەرمایەدارێت دەوڵەمەندێک یا با بڵێن ڕێکخراوێکەکەین کە هاوکاری نەخۆشانی چاندنی گورچیلەیە بە تایبەتی لە هەڵەبجە ئێمە
بە خۆشحاڵی و ڕێکخراوی بەخشینمانەیە و ڕێکخراوی ڕابطەی مرۆیمانەیە و هەندێک لەو کەسایەتی و سەرمایەدارانەی هەڵەبجە و ئەمەیە لێرەوە زۆر سپاسیان بکەمەوە داواکاریەکی شم هەیە لە هەموو ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان ئەو کەسانەی کە با بڵێن سەرمایەدارن و دەستڕۆشتون ئەتوانن ئەو نەخۆشانە کە زەرعی گورچیلەیەکەن بێن بەدەمی ئەو نەخۆشانەوە بە حقیقەت نەخۆشانی گورچیلە زۆر بارودۆخیان زۆر قورسە لەم کات و ساتەیە. بەڵێ کاگەران باس لە بارودۆخی نەخۆشانی گورچیلەت کرد بە شێوازێکی گشتی ڕابردوودا ئەم نەخۆشانە موچیان هەبوو لە ئێستادا موچەکەشیان نەمێنێت و موچەکەیان مەبڕێت. بێگومان کاک دانیار ساڵی 2012 کۆتایی تا 2015 بڕەموچەیەکیان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەک چاودێری خێزان بۆ بڕاوەتەوە بەڵام بەداخەوە لەو کات و ساتەیە بە بیانووی چوزانم دارایی و ئەم شتانە ئەو بڕەموچەیە کە 150,000 بووە بڕاوە بەڵام ئێمە ئینشاءڵڵا لێرەوە مژدەیەکی شەیان بە نەخۆشەکانی ئەو نەخۆشانێکە زەرعی گورچیلەیان کردووە لە پەرلەمانی کوردستان ئینشاءڵڵا شەڕی ئێمە شەڕمانە بێت لەسەر ئەوەی کە بڕەموچەیەکی وەک چاودێری خێزان با بڵێن ئینشاءڵڵا زیینووی کەینەوە ئەو بڕەموچەیە کە ساڵەکانی 2015 دراوە بە نەخۆشەکانمان. هەر دەتوانرێت لە جنابەت لە ڕێگەی ڕێکخراوەکەتەوە بە تایبەتی تر پەرلەمانتارەکانی پارێزگای هەڵەبجە حتمما ڕێکخراوەکەی ئێوە بۆ تەنها پارێزگای هەڵەبجە نییە بۆ شارەکانی دیکەش ڕۆڵی دەبێت بەڵام دەکرێت لەوانەوە جنابەت بتوانی پردێک بیت بۆی کە هەمانگی بکرێت لە پەرلەماندا ئینشاءڵڵا کارێکی باش بکرێت بۆ نەخۆشانی گورچیلە لەبەرەوەی خۆش ئاماژت پێکرد هەم دەرمانەکان هەم زەرعی گورچیلیان زۆرشتی دیکە لەوانەیە بە بەراورد بە بەشێک لە نەخۆشیەکانی دیکە نرخی شتەکان گرانتر بێت و پێویستیان بە هاوکاری بێت و بە تایبەتی ترە موچەیە زۆر گرنگە زیندوو بکرێتەوە کاگەران ئەگەر ئینشاءڵڵا ئیشی لەسەر بکرێت. ئینشاءڵڵا لە دەرفەتێکی نزیکە ئینشاءڵڵا پەرلەمان کارا بووە ئێمە یەکەم کاری ئەمە ئینشاءڵڵا ئەوە بێ کاک دانیار پشت بەخوا. هیچ بەڵێنێک دراوە لەو بارەیەوە کاگەریان؟ وڵی خۆت زانین لەم کات و ساتیان نازانین پەرلەمان سەرۆکەکەی چییە نازانین پەرلەمانکەی کارا بەبەستم وایە بەڵێنی پەرلەمانتاران بەڵێنی پەرلەمانتاران یعنی ئیشی لەسەر بکەن. ئینشاءڵڵا ئێمە وەکو لە نزیکەوە سەردانی ئەو ئەندام پەرلەمانانەی هەڵەبجەمان کردووە ئینشاءڵڵا وعدێکی گفتێکیان یاوەکە هەرچی لێتوانایەنە بێ درێخی نەکەن بۆ ئێمەی نەخۆشانی گورچیلە. زۆر باشە کاک ئاریان ئەو کێش و گرفتانەی کە ڕوبەڕووی نەخۆشانی گورچیلە ئەبێتەوە چ لە ڕووی مادیۆ بە یاخود لە ڕووی کاتێککە زەرعی گورچیلەکەن کەسێکیان دەست بکەوێت کە خۆبەخشی گورچیلە بێت ئایا ئەم کێش و گرفتانە ڕۆژانە ڕوبەڕووی ئێوە ئەبێتەوە ئێوە ئەتوانن بۆ نەخۆشان ئەم کێشانە چارەسەر بکەن؟ دادەخان خۆی ئەو نەخۆشانەی کە گورچیلەکانیان سستە بێ با بڵێن ئێمە با بڵێن پردێکی پەیوەندین لەگەڵ دکتۆرە بەڕێزەکانە ئێمە هاوکارمانن دکتۆر شیروان دکتۆر دانا دکتۆر گۆران هەموو دکتۆرەکان ئێمە زۆر سپاسیانەکەین کە هاوکارمانن ئێمە حتممە ئەو نەخۆشانەی کە سزبوونی گورچیلەن یەنە لای ئێمەوە ئێمە ڕێنمونیانەکەین چۆنین بچن مەسەن بۆ نمونە دکتۆری بدۆزنەوە ئێمە پیانەڵین مەسەڵەن بۆ نمونە ئەو دکتۆرانە هەیە خۆتان ئازادن دوای ئەوە داشکاندنیان بۆەکەن لە ڕووی ئەوە کە عملیات و با بڵێن فەحس و فاحسات و شتانەوە وەکو ئاماژەم پێە ئەو دکتۆرە بەڕێزانە خۆیان کردووەتە ناو ئەو مۆزوعەوە با بڵێن کە پێڵێن هاوکاری بۆ ئێمە. بەڵێ کاگاریان لە ئێستادا گرفتی سەرەکی چییە ینی لەم دۆخەی داراییشدا لەم بێموچەیەدا ڕێکخراوی ئێوە ئەو هاوکارانە چینانی بە چ شێوازێک هاوکاریان دەکەن ئێوە دوای ئەوە چ لیژنەیەکیش هەیە بۆ دیاری بکە کامە ئەم نەخۆشی گورچیلەیە پێویستی بە هاوکاریکردن هەیە؟ ئێمە کاک دانیار ببوورە ئێمە حتمما با بڵێن وەکو ئاباژەم بێە ئەوانەی کە زەرعی گورچیلەیەکەن ڕاستەوخۆ خۆیان ئازادن لەوەی کە یەنە لای ئێمە ببن بە ئەندام ئێمە فۆرمیان بۆ پڕەکەینەوە
هەوێیان بۆکەین هەوێ ڕێکخرا با بڵێن ئێمە سێ جۆر نەخۆشمان هەیە با بڵێن واتە ئەو کەسانی کە هەژارن نەدارن موچیان نییە ئێمە یەکەم کەس ئەوانە هاوکاریەکەن و دووەمیش ئەوانەی کە بارودۆخیان باشتر لە یەکەم هەڵەسین دووهەم هاوکاریەکەین ئەوانەشی کە بارودۆخیان مەسم بۆ نمونە بڕەمبوچەیەکیان هەیە یان جیاوازن لەگەڵ یەکەم و دوم و ئەوانەیە سێهەم هاوکاریەکەن جام هاوکاریەکانی ئەمە مەحدود نییە هەمە چەشنەی تایە هاوکاری مادی تایە معنەوی تایە مەسم بۆ نمونە عیلاجی تایە دەرمانی تایە خۆراک نەوت ینی بربڵاوە هاوکاریەکانی ئەمە بربڵاوە. زۆر باشە کاک ئاریان ئەگەر هەر کەسێک بێتە ئەندام لە لای بەڕێستان ئێوە مافی ئەندامێتی پێدەدەن یاخود زیاتر ئەگەر کەسێک هاوکاری بکرێت بۆ ئەندامەکانتانە یاخود غیری ئەوانش لە پێش چاو ئەگیرێت بۆ ئەو بابەتەی کە وتت پلەبەندی کراوە بۆ هاوکاریەکان. بێگومانە ئازادە لەوەی کە ئەبێ بە ئەندام زۆر ئاساییە بەلایەمەوە بە خۆشحاڵیەوە وەریەگرین و بۆ ئەوش ئێمە شتەکەی کارەکەی ئێمە مەحدود ئەوانەی ڕێکخراوەکەی ئێمە تەنها ئەوانە لە خۆگرێ کە زەرعی گوچلیان کردووە. یعنی کاک ئاریان ئێوە ئەو کەسانەی کە نەخۆشی دیکەی گورچیلیان هەیە یعنی ناتوانن لەلای ئێوە ئەندام بن وەکو ئاماژەم پیاوانەی سزبوونی گورچیلە ئێمە پردێکی پەیوەندین لەگەڵ دکتۆرەکانە با بڵێن ئێمە ئەتوانین کار ئاسانیان بۆکەین و دوای ئەوەش ئەوانەی کە زەرعی گوچیلیان کردوێن کار ئاسانی بۆ ئەنجامدانی نەشتەرگەریەکە لە بڕی پارەکەی کە بۆ داشکانی بۆ بکرێت چی؟ بەڵێ مەسم بۆ نمونە زەرعێکی گورچیلە لە خەسخانە حکومیەکان جیاوازترێ لە خەسخانە با بڵێن نەخۆشخانە ئەهلیەکان حتمما لێ کولفەیەکی زۆری تێچێ لەم لاشۆ لە حکومیەکە با بڵێن کولفەیەکی کێمی تێچێ هەیە دکتۆر هەیە ستافە خۆ دەزانی هەموو شتێ ستافێکی لەگەڵای ئەم بەدەزانش کە دکتۆری یەخسایی چاندنی گوچیلەن ستافێکن لە بەشەکەی خۆی دکتۆرەکە ئەو کولفەیە کە پێی ئەدرێت لێی خۆشە بێ ئەمە زۆر سپاسیانەکەین ئەمەیان ئەم کاراسانیان کردووە ئێمەش نەخۆشکەیەتە لای ئێمە پردێکی پەیوەندین لەگەڵ نەخۆش و دکتۆرە. بێگومان کاگاریان لە ینی ئەوەی کە باس کرد دەتوانن پردێک بن لەگەڵ پزیشکەکانە گرنگترین ڕێنماییشیان پێ ئەدەن گرنگترین شتانێک کە پێویستە ئەم نەخۆشە مانگانە بێت چوزانم ساڵانە بێت ینی کۆبوونەوەی گەنجام بدەن پزیشکێکی پسپۆر بێن قسە بۆ ئەم نەخۆشانە بکات چۆنیە ئەمە لەم بارەشەوە هیچ چالاکیتان هەیە؟ وەک نەخۆشەکانی ئەمە مانگانە دوو مانگجارە ئێمە کۆبوونەمانەیە حتمما لە ئۆفیس و بۆ هۆشیاری تەندروستی ئینشاءڵڵا ئەمە لە دەرفەتێکی نزیکا بە نیازین هۆشیارێکی تەندروستی ڕابگەێنین و مەراسیمی ئەماوەش مەراسیمێکمان کرد با بڵێ مەراسیمی ڕێزێنان بوو بە ئەو بەڕێزانەی کە لە ڕابردوو لە ئایندەشە هاوکاری ڕێکخراوەکەمانە بن ئێمە حتمما هەموو ساڵێ دوو جار هۆشیارێکی تەندروستی ڕاگەێنین. زۆر باشە کاک ئاریان ئەو خێزانانەی حتمما بە پێی ڕێنمایەکانی دکتۆرە بەڕێزەکانەوە هۆشیاری ڕاگەێنین دادا. باشە کاک ئاریان لەوانەیە هەندێک خێزان زیاتر لە نەخۆشێکیان هەبێت کاتێک کە خێزانێک گێتە لای ئێوە داوای هاوکاری دەکات ئایا هاوکاری ئەبوون ئەگەر دوو نەخۆشیان هەبێ هاوکاری هەردوو نەخۆشیەکە دەکرێت یاخود بەپێی کامیان زەرورتر و پێویسترە هاوکاری ئەوەیان دەکرێت؟ بێگومان وەکو ئاماژەم پێیا بەپێی پێویست و ئەو نەخۆشەی کە بابزانین شایستەی ئێوەیە کە هاوکاری بکە مەسەلەن ئەگەر کرا نەکدوانیش بێ خوا نەکایە خوا ماڵێ هەیە چواریشی تایە بەداخەوە هەر ماڵەیە چوار نەخۆشی زەرعی گورچیلە وەرە ئەمە کارە ساز. بێگومان کاک ئاریان ئێوە ئەمەوێ کاک دانیاروەڵا ئاماژە بە شتێ بکەم کە بتوانی هاوکارم بێ فەرموو سواسەکەم ئێمە 28 یەکی 2024 بوو نووسراوێکی فەرمی کە ئەمە نووسراوەکەیە ئاراسەی سەحەی عێراقمان کردبا بڵێن کە ئەم دەرمانەی کە داخلی هەرێمی کوردستانە بێ نیسبەکەی کەمە وە کوالێتەکەشی نزمە بەداخەوە لەلایەن کاک سۆران عومەرەوە ئێمە زۆر سوپاسیەکەین کە هاوکارمان بوو
جوابەکەشی یاوە ئەوەش کتابەکەیەتی کە بە عەرەبی ناردوێتی کە گوایە هیچ کێشە و گرفتێکی لە نیسبە و لە کەمبوون و لە کوالیتی ئەو دەرمانانەی نەخۆشانی گورچیلانیە بەداخەوە کە نیسبیان زۆر کەمە وەکو ئاماژەم پێ ئەو دەرمانانەی کە داخلی هەرێمی کوردستانە بێ بەداخەوە نیسبەکەیان کەمە ئیتر هۆکاری نازانینەمە مەزەم پەیوەندی عێراق و هەرێمە ئاوا ڕێکەوتون ئەم نیسبەی دەرمانە یان هەر خۆیانن کە وەکو موچەکانیان لێ کردووە مەداخەوە. باشە کاک ئاریان هیچ کێشەیەکتان ڕوبەڕوو بۆتەوە لەسەر ئەوەی کە کوالیتی دەرمانێک خراپ بێت و نەخۆشێک ئەو دەرمانە وەرگرت بێت و دوجار تەندروستی نەخۆشەکە بەرەو خراپتر چوو بێت؟ گومانیتیان نیە پار ساڵ بوو باوڵێن پار نەخۆشمان هەر لەو جۆرەی کە ئیسا گرفتی حەبمانەیە کە پێڵەن حەبی پرۆگراف حەبێگاتە بوو کە جۆرێک بوو نەخۆش خواردبی و بەداخەوە بوو بە هۆی لە دەستدانی گورچیلەکانی جا لە دەستدانی گورچیلەی دووەمیش بەداخەوە هێندە ئاسان نییە کە من لێرە بە ئاسانی ئاوا باسی کەم یعنی تووشی حساسیەتی خوێنە بێ تووشی ئەنواع نەخۆشی کە بێ کە ناتوانێت زەرعی دووەم کا بەداخەوە گومانیتیانە کورێ لێکەوتەی خێزانیشی لێ ببتەوە بەداخەوە ئەم نەخۆشیەی کە ئێستا پێ ئەڵەن نەخۆشی چاندنی گورچیلە بێگومان کاگارە نێمە دەرفەتمان نەماوە گەجەنا بە شتێکی دیکەما بێ شتێکمان بیر چوو بێ باسی بکەنێمە لە خزمەتین زۆر زۆر سپاس دەکەم کاک وەڵایی ئەمە ێ باسی و تاقیگانە بکەین کاک دانیار بەڵێ پێشتریژ مەیەکەوە ئەم تاقیگانەی کە ئێستا ئێمە دڵنیانین لەوەی کە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی کە بەڵێ کاگەران گوێمان لێتە کاگەریان کاگەران گوێبیستی توین وا دیارە کاگاریان گوێبیستی ئێمە نییە دیارە کاگەران ئاپێندەکەی پچراوە نەیتوانی حتمما ئەویست باز لەوە بکات کە ئەو تاقیگانە دراوەتە کەرتی تایبەت و ویستی بڵێ ڕوون نەبووە تۆ حتمما ئەماش بۆ نەخۆشانی گورچی لە زیانی دەبێت و ڕووی مادیە و لە ڕووی ئەوە کە کۆمپانیا کەرتی تایبەت حتمما ناوی نرخەکەی گرانتر بێت لە حکومیەکە لەبەرەوە ئەمەش بۆ خۆی گرفتێکی دیکەیە بۆ نەخۆشان بەگشتی و بە تایبەتی تر نەخۆشانی گورچیلە. بەڵێ زۆر سپاس بۆ ئاریان عەلی سەرۆکی ڕێکخراوی گورچی لە پارێزی کوردستان زۆر سپاس دەکەین کە لەم تۆرە لەگەڵماندا بوو هیواداری ئەوەی کەما بووی لە دەرفەتێکی ترا ئاماژەی پێ بکات و بیخاتە ڕوو